ئەوانەی لەو هۆڵەدان بەشێکیان 10 ساڵە هاوکاری دارایی لە دەستگای خێرخوازی سۆمای چاوان وەردەگرن، بەشێکی دیکەش ماوەیەکی کەمترە. ئەوان دەڵێن جگە لە موچە کە مانگانە بەبێ دواکەوتن پێمان دەدرێت لە بۆنە و کاتە جیاوازەکانیشدا هاوکاری جیاوازمان لەلایەن ڕێکخراوەکەوە پێدەدرێت. ئێمە وەکو دەستگای سۆمای چاوان مانگانە هەڵدەستین بە دابشکردنی موچە بەسەر منداڵانی بێباوک، بەسەر ئەو خانەوادانەی کە منداڵی بێباوچیان هەیە. مانگانە زیاتر لە 50 ملیۆن دابش دەکەین بەسەر 600 خانەوادەی بێباوک. ئەمە لێرەدا هەدەفمان ئەوەیە کە بتوانین ئەو خێرخوازانەی کە ئەمانەتەکەیان بە ئێمە دەستپێرن ئەمەش بیگەێنین بەو کەسانی کە شایستن. دەستگاکە تەنها لە هەولێر مانگانە بە بڕی 50 ملیۆن دینار موچەی زیاتر لە 600 خانەوادە دابین دەکات کە ساڵانە زیاتر لە 600 ملیۆن دینار دەکات. دەستخۆشیان لێ دەکەم ئەمن سارێک و تقریبا 6 مانگ دەبی ئەمن هاوکاریم دەکات سۆمای چاوان، یعنی بەلای ڕووی پارێ معنەوی و ئەزراق و یعنی خواردن و ئەم دەستخۆشی هەموو لە کارمەندەکانیان دەکەم و لە خێرخوازان دەکەم و لە جەماعەت هەمویان دەکەم. خوا خێری هەموو لایەکتان بنووسی، گەلک مەمنونی هەموو لایەکیان. هاوکاری کە ئەگەر کاتێک سەرفترێک هەبیتن هەبیتن ئەوان هاوکاریمان دەکەن. حەد مانگ دەبی وەردەگرم دەستەکانیان خۆش بی، زۆر زۆڵا بەڕێک و پێچی دەدەن. یا ڕەبی خوای گەورە دەست بە باریان بگری، ئەو خێرخوازە دەستخۆشی لێ دەکەم. خوا خێریان بنووسی یا ڕەبی باشە لە خوای بە زیادی. ها کەسانی ئەو حالا زۆر یعنی پارەی بەڕێک و پێچی دەدەن مانگانە لەوەی هەباشترە کە مندارەکان و خۆمان چامان لە دەستی ئەولا بیتن. هاوکاریەکەیان زۆر باش بووە لە خوای بە زیاد بی، یعنی لە 2022 یارمەتی من دەدەن خوا ئینشاڵڵا باشیان دانکە سەڕێ. ئەرێ وڵا یعنی بێت شتیان نەکردیمە بەخوای، یعنی هەر هاتبوون پاران دایمێ ئەزراقیان دایمێ زۆر سوپاسیان دەکەم. ئینشاڵڵا خوا باشیان لۆ دەینی، ئینشاڵڵا خوا خێریان بنووسی وەچی برا من ئینشاڵڵا خوایە ماریان ناوەدان بیتەوە بە پارە پتر. خوا خێری ئەوانە بنووسیەوانە یارمەتی یەتیمان دەدەن. ساڵانە دەستگای خێرخوازی سۆمای چاوان تەنها لە شاری هەولێر هاوکاری 750 منداڵی بێباوک دەکەن بە بڕی 781 ملیۆن و 613 هزار دینار کە بەشێکیان منداڵی کەفالەت کراون و بەشێکی تریشیان هاوکاری کراون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.